پاش 8 ساڵ خەیرانی دروستکراوی دارایی نزیکەی سی موچەی فەرمانبەرانی وەزارەتە خزمەتگوزاریەکان پاشەکەوت کراوە و 8 ساڵی شەپ لە بەرزکردنەوەی موچەخۆران بە نایاسایی وەسێنراوە. سەرباری زیادکردن و بەرزکردنەوەی نرخی چەندین جۆری باج و ڕسومات لە فەرمانگە جیاوازەکاندا لە ئێستاشدا کاریگەریە خراپەکانی ئەم خەیرانە ڕێگ و ڕیشەی لە کۆمەڵگادا داکوتاوە. لە ماوەی خەیرانەکەدا چین و توێژە جیاوازەکان خۆڕسکانە و بە شێوازی مەدەنیانەی هەمە جۆر داوای مافەڕەواکە زەوتکراوەکانی خۆیانیان کردووە. ئەوە بۆ نزیکەی مانگێکیش دەبێت مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆکانی ئیدارەی سلێمانی و دەوروبەری بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە جارێکی تر لە هەڵوێستێکی کاری و پێکەوەییدا ناڕەزایەتی خۆیان لە بایکۆتکردنی دەوام خۆپیشاندان بەیاننامە چالاکی میدیایی و داواکاریدا دەردەبرن. بەڵام بەداخەوە تاکو ئەمڕۆ وەک پیشەی هەمیشەیان دەسەڵات وەڵامی داواکاریە بەهایە هەنووکەیەکانی نەداوەتەوە لەبەر ئەوە بەرپرسیارەتی کاریگەریە نەرێنیەکانی داواکەوتنی دەوام تەنانەت فەوتانیشی دەکەوێتە ئەستۆی ئەو لایەنانەی کەم تەرخەمن لە وەڵامدانەوەی داواکاریەکانماندا. هەر بۆیە لە چاوەڕوانی وەڵامی لایەنە پەیوەندیدارەکاندا بەردەوامی بە چالاکی مەدەنیەکانمان دەدەین و ڕۆژی شەممەی داهاتوو بەرواری 28/5/2022 دوا هەڵوێستی خۆمان ڕادەگەیەنین.